ئەو ئاوازە نوێ و دانراوی خۆمە پێشکەشی کاوە سیان و ئەو خۆشەویستانەی دەکەن هیوادارم بە دڵیان بیت. جولو ساوي خمار من سيبكم كدنيا آواي كردم بقرار قسمتي جيان وابو كتوي بو من كرديار بلام شكرانا جيرم للاي خداي كردقار هند آثار بيه ددي شكرانا جيرم صدزار تأصم ياري قرتوا ممشي قرن وقهنار بخويني مرويو أمن تيد الله يمن ناصدار كلا الركوعي نادا شيطانة تدها بريار شتي بردي خوي نبي لي بباري هزار زار نايكاويش دانينيا هم صالمة هم زوردار قاعدة يكاوى الصيانة بناوان دابي الأخبار صدو قصاب لي ريا كوري مردو بالدمر بندي رضيات قصابة هاي دار بفاي دار فرع قصاب لي ريا زويرينا كم موزار رايد قصاباتها ببندان دادي مخبار بيرز قصاب لي ريا براي مردو بالدمر بندي على
خۆی باسی ڕۆژانەمە هەموو خەڵکی دەزانێ پڕغەمە دڵی حەما لە زاری خەڵکی زۆر کات دەبیستم لەو عالەمە دەڵێن دنیا گۆڕاوە دنیایەکی پڕغەمە دنیای جارانە بەڵام وەفا و سۆز کەمە باشە من بۆ لەگەڵ تۆ دایم شەڕ و کێشەمە ئەو دنیایە چی بکە تۆ وەفات لە دڵ نەما کوڕی کاوە قەسابە لێرەیە کاکە حەما بەندی چەت تۆ قەسابە کوڕێکی محتەرەمە مامۆستا پێرەساتۆ خۆشەویستە لای حەما لەیدەن بە نەشەی لێدەن دەلەیدەن ئەلەو دەما کاک عومەری پاچەچی بانەڵێ مەیلی کەما کاکە عەبۆ لێرەیە بۆی دەڵێم کەمە کەمە ڕێبا سورچی لێرەیە چووکەی ئەو چەوادەمە ئاسۆزیرەک دەدوێنم بۆی دەڵێم نەمە نەمە کاک ڕێبازی مۆبایل خۆشەویستی عالەمە لێرەیە کاکە زیاد بانەڵێ مەیلی کەمە بەندی فەرع و قەسابە کوڕێکی محتەرەمە لەیدەن بە نەشەی لێدەن کاکە لەیدەن